دای گیان چۆنی؟ بەخێر بێ کچەمە. دا دیسان ئیشت کردیە؟ ئەری چ بکەم کچەمە؟ ئێ پێم نەگوتی یعنی کەم ئیش بکە. کچە بڕک جوڵامەوە هەستەکەم زۆر زۆر تەنگە نەفەسمە. دا گیانە دڵم دەزانی ئێمە زۆر بەدبەختین. شکری خوای بکە کچەمە. ئەلحەمدولای زۆر شکرین. شکر دایە گیانە دەزانی و کچانی جامعی هەمووی بەیەکەوە دەڕۆنە دەرەوە نانی دەخۆن جەوەی دەگۆڕن بەڵام من چون پارەم پێ نییە هیچ کات نەتوانم دەگەڵام بڕۆم. قوربانت بیدایە خوا گەورەی ئیشەڵڵا. دا گیانی دایێ دا دەڵێم ئێستا جمعی هەمووی بەیەکەوە دەڕۆنە سەفرەی پارەم دەدەی منیش لەگەڵام بڕۆم زۆرم حەز لێیە. قوربانت بیدایە خۆزگەوە بە بە خۆتە زانی هەیە نییە ئەو مەعاشەی ڕەحمەتی بابتانە ئەویش بەدا و دەرمان دەم لە خۆم بە مەسروفی ماڵێ بدەمە چ بکەم کچە قوربانت بم. خوا گەورەیە کچم خوا گەورەیە. ئەو لەوە های دەرمانەکانت خواردی ئەوڕۆ؟ هێشتا وەخت مابوو هێشتا وەخت مایە کچم. دەمزانم ساعت چەندە؟ دا کا وەخت مایە دەبوو ساعت سێ دەرمانەکان بخۆیتە ساعت چارە کا بزانە لە ناوجانتە یا تو لۆشتیوانە لەبیر دەکەی؟ هیچ بکەم کچم مەشغوڵ بووم. دا گیان حەبەکەت نەما بەڕاستە دەبزانە کچم پارەی تێدا بڕۆ لەو سەیدە لێ بکە. دا بەسەوەیە 5,000 حەبەکە بای 40,000 دەبێت. کچم ئەڵە هەرەوەندێ تازە پارەی مۆلی دەشتمدا. بوەستە با تەلەفۆنێک با بە کاکم بکەم. سەرکە ئاکۆ لێرە چی نووسراوە دیقەتی بدە ئەڵێ هیگڵ زۆر بەتوندی هێرشی کردە سەر لۆجیکی ئەرستۆ لەبیرت بێت. ئاگرین ببوورە تەلەفۆن بزانم. ئەلو کاکە باشی؟ باشی سانە جان. کاکە دا حەبەکانی نەماوە ئێستا وەرەوە حەبەکان بکڕە و بۆی بێنە حاڵی باش نییە. ئاگر جان بە یارمەتە. فەرمون براکە بنێدە. باشە لە ماڵی هیچ پارەیەت نییە؟ نەوەڵا کاکە جگە لە 5,000. بەخوای ئەمیش 2,000م پێ سانە هیچ پارەم پێ نییە. وڵای نازانم کاکە گیان. باشە بەش تەلەفۆن لە مام دەکەم بزانم مام. باشە خواحافیز. باشە خوا دەبێت. بەڵێ مامە گیان باشی؟ سەلامەت بی. ببوورە لە کاتیش دەگرم بەڵام لۆ شتێک تەلەفۆنم لەت کردیا. چییە؟ مامە بەخۆشت دەزانی وەزعمان کووە داچم زۆر نەخۆشە پارەشمان هیچ لە ماڵی نییە. بڕوا بکە 5,000م پێیە. دەزانی پارەی من هەموو لە قەردا ئەگە هەوایە بە سەرچاو. مامە جان داکم زۆر نەخۆشە پارەی عیلاجشمان نەمایە ئەگەر بکرێ یارمەتیەکم بدەیت. ئینشاڵڵە با قەردەکانم وەربگرمەوە ئەگەر کرا بخۆم تەلەفۆن لۆ دەکەم. مامە یعنی تەرتیب نابی؟ بڕوا بکە با قەردەکانم وەربگرمەوە ئەگەر وەرم گرتەوە بخۆم تەلەفۆن لۆ دەکەم باشە ئەو تەلەفۆن مەکەوە. باشە دەست خۆش بی. دەیخوا حافیز. ئیسحات ئەمن پارەی پایەکەم لە دەی ئەوانە بکەم. سمە بەلاشە هەمە قەزەیە وەرە پارەی لەکوێ بینم؟ وەڵا بەتەمایە بن یەک کوردستان نادەمێ. ئاکۆ چی بۆ براکە؟ ئەی نازانم ئاگری داکم زۆر نەخۆشە. ئەزانم نەخۆشە خۆ لە خستەخانە نییە. نا لە ماڵەیە. ئەی چیەتی؟ نازانم کوپێت لە چی بووە دەبڵێ؟ داکم زۆر نەخۆشە و پارەشمانی حەبی لە بە بکڕی. تازە خوشکەکەم بوو تەلەفۆنی کرد.
بەخۆشم 2000 پێ نازانم چ بکەم تەلەفۆنم لە مامیشم کرد ڕەتی کردمەوە ئاکۆ خەم مەخۆ حەبەکەی بای چەنە گرانە بای چەنە 40,000 سیرکە ئاکۆ من بۆت حەلەکەم باشە کۆ حەلەکەی من بۆت حەلەکەم خەمی لێ مەخۆ بەس تۆ ڕسمەکەی ئەگەر ڕسمیت لای ڕسمەکەی پێ پیشان ڕسمەکەم لە ئاگرین بە زۆر گرانە قەینە ئەوانە ئەمن دەڕۆم ئاگرین بزانم هیچ شتە چ پێیان ناکەم لە بۆ ماڵێ بڕۆ چاوەک